هیوادارم هەمووتان لە ماڵەوە بن و نەچنە دەرەوە و هەر شتێکیشتان پێویست بوو لە دەرەوە هەوڵ بە زووترین کات بستنە دەرەوە و بێنەوە نەوەکو بستنە دەرەوە پیاسە ئەو شتانە بکەن چکە بەزدی جەوەکەی ئەوە نییە ئەم کۆڕۆنایە نازانم یعنی بەزدی وەزعی هەر هەمووانی شڕ کردووە لەلایەکیش باشەکە لە ماڵەوەی چکە بەزدی هەیە ئێستا ئیش و کارەکانی زۆر بە جوانی بەڕێوە ئەبات لە ماڵەوە پلان داهانێ خۆی مهمترین شتەوەیە لەم کاتانەیە پلان دانێ دوای ئەم وەزعە چی بێ مهمترین شت ئەوەیە ئیتر هەیە بۆ خۆی میوزیک دروستەکە هەیە بۆ خۆی شعر ئەنووسێ هەیە بۆ خۆی سوزانم زۆر شتەکە گورە هەیە فێری خواردن بوو ئیتر من لێرەوە چاتە ماچە سڵاو لە خۆشەویستان ئازیزان من وەک حەیران بێژێکی شاری هەولێر داوەتان لێ دەکەم کە ڕێنمایی تەندروستی وەزارەتی تەندروستی بکەن ئەم کۆپلە حەیرانەش پێشکەشە بە ئێوەی ئازیز و هەوای خۆشەویستان هەندە زەبرانە نەمدەگۆ کڕوانە دەردەچی گەلەگرانە ئەمەندەم بۆ دەخەشە شارێ پیراو لێرێ ڕێنمایە تەندروستی بکەنەکە نابەخوای بە ئامارمان ئایا پەیامان بژی چەند پەیوید لێک هاتی ئش خەڵکی مەرە لە ماڵا خوڕوونی وڵاتێن زلهێز و زانە تاگرتینە ji بەرژانە زانن کۆرۆنا نەمانە ڕوونی لە ماڵا خوڕوونی گەرتا بڤێ بمینی ساخ بێبرین و دەربوداخ گۆرنەکی لخوا و جاخ ڕوونی لە ماڵا خوڕوونی ئێشەک غەدار بێ دەرمانە جدایێ نادە ئینسانە بەلابوویە لە شارستانە ڕوونی لە ماڵا خوڕوونی لە خاترا پیر و کالا ناس و دۆست و هەواڵە خۆشی نەکە ناڤهاڵە ڕوونی لە ماڵا خوڕوونی